لا کۆتاییاری هەفتەی نوێمی خولی خوار 21 ساڵانی عێراق هەولێر لەسەر یاریگای دۆمی پێشوازی لە زاخۆ کرد. لا نیوە یەکەم و هەرزوو هەولێر گورزی خۆی وەشاند. لا خولەکی چوار ئەحمەد لوقمان گۆڵ یەکەمی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. لا خولەکی 28 عەبدوڵڵا یاسین گۆڵی دۆمیشی بۆ تیپی سێبەری هەولێر زیاد کرد. دەرفەت لە پێش هەردوو تیپ بوو گۆڵی زیاتر تۆمار بکەن، وەک پێویست مامەڵەی دروست لەگەڵ هێرشەکان نەکرا تاوەکو گۆڵی لێوە بەرهەم بێت. لا نیوەی دۆم و لا خولەکی 53 ماتیاز ڕەمزی توانی گۆڵی سێمیش بۆ تیپی خوار 21 ساڵانی هەولێر زیاد بکات. لا کۆتاخولەکان زاخۆ بەخۆی کەوتەوە و گەڕایەوە کەشی یاریەکە. لا خولەکی 8 زانە وەلید گۆڵ یەکەمی بۆ تیپی سێبەری زاخۆ تۆمار کرد. لا خولەکی 91 بەندەر عەلی گۆڵی دووەمیشی بۆ زاخۆیەکان زیاد کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام یاری بە سەرکەوتنی کوڕانی هەولێر بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ کۆتایی هات. الحەمدوللا سوپاس دەخوای گەورە ئەمە لە بیدایەتی دەورەکەی دوو گەمە لە سێک توانیمان فەوزی بینین 6 نقطەی باشمان خڕ کردەوە، بەڵام لە پاشان لە مەلعبەکانت کە تعادولمان زۆر بوو ئەو یاریۆژ لە مەلعبی خۆمان پێویست بوو ببینەوە. الحەمدوللا شەوتێکم 2 گۆڵمان کرد لە شەوتی دۆمیش گۆلی سێمان کرد، بەس ئەوە بوو ئەمە چار لاعیبمان لەگەنیا لاعیبەکانمان دیتیان پێوە دیار بوو وەی لەها 2 گۆلی بخۆینەوە. الحەمدوللا سێ خاڵەکەمان بەدەستینە ئیشاڵڵا یاریەکاندا بێش سەرکەوتوو دەبین، سێ خاڵ بەدەست دەین بەسە دەکەین لۆ جەولەی بەغدای هەجمە بهەجمە بی و جيمي عول ام وسطاي بينام افرج زاخوها دينا بشكل وسطا بينا كاد من سر طبيعتي حتى ما لعب خوند ما زاني تشاونا بل ما شوط دوي زي جول خار بي سي جول بشتينجم حتى زفرين ياري ما دو جول كرن دمنا ما بشين جول سيت ومر بكنو روز فاكين فان جامي هر بيروز بدبو تيمايانا هاوليري تيباكي باشا دا خاصة سر كفتني بوند خازن ان شاء الله ياريت بين امي تعويض كينو فاغارين فا ناف هافركيد بەم سەرکەوتنە تیپی خوار 21 ساڵانیانەی هەولێر بە کۆکردنەوەی 13 خاڵ لە هەشتیاری هەڵکشایەخانەی دووەمی ڕیزبەندی کۆمەڵەکەی زاخۆش هەر لە کۆتایی ڕیزبەندە بە 5 خاڵ. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.